بەشی دووەمی بەڕێزا خۆشەویستەکانم لە دوای مبەذیر مسریف دێت. مسریف یعنی زێدەڕۆ لە سەرفکردنە. لە حەدیثێک هاتووە کە سعد سلامی خوای لەسەر بێت دەستنوێژی هەڵەگرت. ئەویش پێی فەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ما هذا الصرف يا سعد أو تسي أم زيد الرويكي يا سعد لدزنوجة أويش فرموي قال أفي الوضوء صرف يعني لدزنوجة من زيد الرويم كردوا سلف كردني آوة قال نعم وإن كنت على نهر جار بل أجر لسر ربارج ببودنيا أو سلف بكي أم حديثا فير ما نكاد كلا أو سلف كردني شا لروج قيامة اللي برسنوا من سلف كريت خواهي قرأ فرمي كلوا واشربوا ولا تسرفوا لخواردنا وزيد الرأي مكان بو إنه لا يحب المسرفين كإسلام فردك لا دزنوش قرتنا نابي أو زور بكيتوا أبينين مقصلك زور أو ديتنو قصاء كاتب ببي أو حساب وكا أو أول السري ثم لتسألن يومئذ عن النعيم للروج قيامة أم نعمتي آوا كإستابين أهل غزة بو باران دعا كان بوي كباران ببارد لبرو آوي شيرين يان دزناكويت نقلا لو جيجا لا زور بي زوري جيجا كان آوي دزناكويت روشان لا باسي كابراش مليونيريا كلا تلفزيونا زومي كاميراكا أظن لستشي أم كابرا دولو من دابو مليونيرا لسر مغسلي آوكي بو كردبو يوا قصير لقال باميراكا آكرد آوكي نقربوا تساوي كاميرا زومك لسر أوكي بقبزان أم كابرات سن أو صرفك يعني أو تزور صرفك يعني أو تزور مليونير تواناي باري أو أوي هيك لاي أو قلتنا قيمتي نية باشا قلتم والله أجر أما بيور بيبو مليونير كقبل لن يعمد ياخذ زور صرفكات أفرتاني إما همو صفة خرافين هي همو أو لا بدرجة ما كان أرشين إنه يتزيد الرويت يدعكن أما لآوة نامي زود تركيز الآوكم بلام إمن باسي باراكن كبارة زول لآو نعمة لتوك ببارة تواني آو بكري ببارة تواني كوملا يشد أنزام بديت أما لما سري آو خواردنو لما سري آوة بيغمبر أفرمي عليه الصلاة والسلام أفرمي كلوا واشربوا وتصدقوا والبسوا في غير إسراف ولا مخيلة بخونوا زل ببوشن صدقاش بكن ببي زيد الرويو ببي غروري مخيلة يعني غروري بون منا إيوامان هي مدالكاني شيء أبيت زلي ماركة ببوشي وكو فلسفيك لسا خلق ليدا من زلي ماركة نبي نايك نبي بومان نبي أديداز نبي لبر مدالكان مناكم لكاتك أو الدعوة نكرا أو شتي ماركة بكري وفلسفة لسا خلقها اللي بدي بلكو أو الدعوة نكرا وكيسا كباسي إن شاء الله كون أم باري بكار ببي نك فلسفة لسا خلقها اللي بدي أما بهدرداني باريا بداخوا لمسلي سرف كردني بارا سطا شستو هشتي آفرتان أجريتوا بو على سطا شستو هشتي آفرتان زيد الرونا وآلودي بارا سرف كردن آلوده متسون اما زين ككبر كاسه كزغارا تشي دو كل اللي هلستيد ككاسه سرخوشه بينين مشروع بدسته بلام تسون بزالين ام كاسه آلودي بارا سرف كردنا بيناسي آلوده بوني او كسانك بارا سرفكن اويا كببي بيلان أتيت بو بازار بي بيلان أتيت بو بازار سن آفرت لإيما لآفرتاني إيما ببيلان أتيت ياخد إيما أي بين بو بازار ببيلان ياخد الله يتين بو بازار ويترتسي داس كوت أي كري ببي أوي كب نبيويستي بي بيت نحزي لي بيت تنها أويا بوتا دجي بارا مزوزة عليهم أجر آفرتك بو زورة بارا سرف بكا بهدري بدا درنزامي أم بارا سرف كدنا لقل قمارتية كاتية خو قمارتي خو کس ناکوشید زرری بو کس نی لزگای خو دانیشه و اتوماتیک لپیش یتو پارتیکا چیپ تیکا دوایا بلام کدیت دری پاری لجی فاندانیه ام افرتی ک آلودی پارا سرف کردن بوا اوش دیتو مال اوش پاری پینیه کواتا قمارتی چی پیاو لگل زیاد روی چی افرت یک درن زمانیه هر دو چند دجی پارنا خو زارچن قمارتی کات بو مسکوت لای خو من وتي تكاد لكم يا رمتيم ده قلت مشكلتي قلت 20 صاله من آلودي قمار بما قلت اجا حسابكم لو انا 2 مليون 3 مليون يوروم لقمار كردبت وتي ما بس يشم بردنا ونيه لو درسو كان من حزنا بردنا وبيت بالكو هربومه تدجي بارا وتي ارزم فروشت و 2800 يورو ما قانا ايش كام والحاصل قرضه كان لها مزيقا قلت لها زيقا شك بكم بارا هي للداخلي من دالكانا للرقم حسابي من دالكانا لهر زيقايكا دستم كوي
من وەکو ڕۆبۆرتم لاتو ئەبێ پارەت تێبکە و مەبەستشم بردنەوە نیە بەڵکو مەبەستم فڕدانی ئەو پارێ بۆ ناو ئەم جیازە وتی جارە چەند 12,000 یۆڕۆم وەرگرت لە ئیشە وتی چون بۆ بازار پانتۆڵێک بکڕم وتی پانتۆر بە 120 یۆڕۆ بوو وەرە گوتم وەڵڵای کوفرە گوناحە چۆن 120 یۆڕۆ بە پانتۆڕێک بدەم وتی لەوێ هاتمە دەرێت چوومە قمارخانەکە هەر 12,000م تێکرد بەبێ ئەوەی بڵێم نە گوناحە نە حەرامە غەدرە وتی بۆ پانتۆڕەکەم پێم غەدر بوو بەڵام بۆ قمارەکە پێم ئاسایی یعنی بزانە ئەم پیاوەنە چیان لاتووە خێزان هەڵەتە چێ ئەم ئافرەتانە چ لە پارەی مێردەکانیانەکەن ئەوش خێزان هەڵتەشێنی کەواتە زێدەڕۆیی هەر لە قمارانیە لە زێدەڕۆیی لە پارە سەرفکردنیشا هەیە وەکو گوتیان ژن ئەتوانێ پیاو بکە بە ملیۆنێر وتی بڵێ وتی چۆن وتی ئەگەر پێشتێ ملیاردێر بوو بێ ملیاردێر زیاترە سەرفێکە پیاوەکە کە بە ملیۆنێر یعنی کەواتە زیانی پێگەیاندووە نە قازانجی پێگەیاندووە بەحەقەتیش وایە ئەدەگە ملیۆنێر بێ ئەیکە بە 1000 نێر لە دوای ئەوەشە دەستە سڕی پێڕادێخی لەبەر دەرگای بێ دەرۆزە بکات وای یان نە پارەی نامینێت چێ وای لێ کرد ئەم ئافرەتە بەینە القەوسێن قمار چییە نەک بەمانای قمار بەمانەوە کە دژی پارەیە 168 ئافرەتان ئاڵوودەی پارە سەرفکردنن جا قوڕ بەسەر ئەو پیاوەی کە هیچ یاسا و ڕێسایەکی نییە نە لە بابلەکان دەرسی وەرگرتووە نە لە یابانەکان دەرسی وەرگرتووە نە لە بیلگێتە وەریگرتووە نە لە بوفێتە وەریگرتووە نە لە دینیشە تێگا داماوی ئەبێ شەو و ڕۆژ ڕابکات بە دوای پارە بکەوێت لەبەر ئەوەی قمارچێکی لە ماڵێدا ناوە لەگەر ڕێز بۆ خوشکان بەڵام ئەمە بەڕاستی ڕاستێکی پاڵە کە بەڕاستی زۆربەی ئێمە درکمان پێ نەکردووە یان سەردارەتیمان لەدەستداوە کە ئەمە بابەتێکی ترە بەداخەوە سەیری بکەن ئەمە وەزعی ئێستای ئافرەتانی خۆمانە بەشێکیش کەمیش لە پیاوانیش ئەم دەردیان هەیە بەڵام پیاوان زیاتر ئاڵۆدەی جگەرە و نێرگەلە و دوو لە ئێوەی بەڕێز خۆشەویست قمار و ئەو شتە خراپانەنە کە هەردووشیان یەک دەرەنجامیان هەیە ئەویش بە هەردەردانی پارەیە بۆیشە پێغمبەر صلی الله علیه و سلم کاتێک وەسفی ئافرەتانی قوڕەیشی کردووە کۆمەڵێک مەدحی کردوونە یەک لەو مەدحانەی ئەوە بووە کە فەرمووی وأرعاه على زوج في ذات يده ئەوانە ڕەچاوی ئەو پارەی ئەکەن کە هی مێردەکانیان لە دەستیانە یعنی بە هەدەری نادەن باش ئەمە یەکێک لە سیفەتە باشەکانی ئافرەتانی قوڕەیش بووە ئایا ئافرەتانی مسلمانی ئێستا ئەم سیفەتە جوانیان لە خۆ ڕواندووە یان لایەنی کەم تێمان گەیاندوون یان نە من دایم گلەی لە پیاوەکانەکەم ئەڵێم ئێمان لەوانەیە ئەگەر لەو 10 ساڵی ڕابردوو کە دەرسمان وتووە لە مزگەوتە ئەڵێم بەلایەنی کەمەوە حسابم کردوتم ئەگەر نێتەکەی وەربگرن سافیەکەی وەربگرن لەوانەیە 3000 سەعاتمان بە سافی قسە بۆ پیاوان کردبێت ئێخۆ ئەو 3000 سەعاتە بە ئافرەتان نەگەیشتە لە ماڵەوە وتم ئەگەر پێیان نەگەێنن هەر لە ماڵەوە تووشی ئەم لاباریە و لاسەنجی ئابن بۆ چونکە تۆ فێرەبی ئەو فێر نابێ تۆزانی ئەمە هەڵێ ئەو نازانی هەڵەیە لە هەموو بوارەکان لە مەسلەی ئەگەر ئابووری ناسیە ئەگەر کۆمەڵ ناسیە ئەگەر مێژوو ناسیە لە هەموو بوارەکان نەبین تۆ پێشەکەی ئەویش دوا ئەکەوێت نەک لە خراپی ئەو لەوانێ بۆ هۆی منداڵنانەوە و بەخێوکردن و میوان و میوانداری نەتوان بپڕژێت ئەو شتانە بۆش ئەگەر ئافرەتان تێبگەێنرێت پێم وایە ئەبن بە پاڵپشتێکی زۆر گەورە بۆ پیاوەکان بەوەی کە دەستیان بگرن و ئەو هەدەفانە بپێکن کە ئینشاڵڵە دواتوو لە کۆتاییەکەی باسێکن چه هەدەفێکمان هەیە بۆی کە لە گلدانەوە و ڕێخستنی ئەو پارێکە بەدەستمانەوەیە دەستە بەری بکەین چونکە خۆتان نەزان ئەڵنا ئەو قسەی ناپلیۆنە کاڵێ لە پشت هەموو پیاوێکی گەورە ژنێکی گەورەش هەیە ئەمەش با بزانین بەڵام ئایا ئەو ئافرەتە لە ماڵ ئێمە پەروەردە بوو ئایا گەورەمان کردوونە بۆی کەوانش وەکوڵێ ئەم دەستام دەستە بشواتن و هاریکەر و هەماهەنگ بێ لەگەڵمانە بەوەی کە لە هەموو بوارەکانە سەرکەوتوو بنیانە کەواتە ئەم گلەیەم بۆ ژنان نییە بە تایبەتی بەڵکو بۆ پیاوانێکە کە تیان نەگەیاندونە بۆشە کە گەشتنە ئەو مەرحەلە ئینشاڵڵە هەردووچان ئەبن بە هەماهەنگ لەگەڵ یەکتریە لە حەدیثێشترە ئەفەرمێ کە پرسیاران لێ کرد وتیان ئەی نسائی خەیر باشترین ئافرەتان کامانن ئەویش سێ صفاتی ئافرەتی باشی باس کرد یەک لەوانە قال عليه الصلاة والسلام التي تسره إذا نظر ئەم ئافرەتە باشن ئافرەتە کاتێک کە پیاوەکەی دێتەوە ماڵێ سەیرێکە دڵی پێخۆشە بۆی کە چاوی ڕەش کردووە بەخراتنەوەیەکە زەردەخەنەیەکی لەگەڵەکات ئەو ئەشیایەکە پێیەتی لێ وەرئەگرێتن و بە جوانترین شێوە پێشوازی لێکات حەزەکە ئەو پیاوە بچێتەوە بۆ ماڵەوە صفاتی دووەمی وتطيعه إذا أمر گوێڕایەلی ئەکات کاتێک کە فەرمانی پێکات لا كات ولا تخالفه في نفسها ومالها بما يكره
مخالفەی نفسی خۆی مخالفەی ناکە لە جەستەی خۆیان وەلەو پارێکە لە بەردەستیدایە ئێستا باس پارەکە ئاکات نفسی خۆی عنی قژی نابڕێت ئیلا بە ڕەزامەندی ئەو بێت کورتی ناکاتەوە ڕەنجی ناکات ئیلا بە ڕەزامەندی ئەو نەبێت یعنی هەر شتێک کاکات مخالفەی ناکات و خیانەتی ناکات و ئەو پارەشکە لە بەردەستیدا با ماشێوە تەخشان و پەخشانی پێ ناکات لەو شتانە سەرفی ناکات کە مێردەکەی پێی ناخۆشە کەواتە ئەم سێ سیفەتە ئافرەتانی باشن کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی فەرمووە پێویستە ئەم ئاحادیثانە ئافرەتان ئاشنا بن پێی بۆی کە ماڵمان ببێ بە هەشتێکە پێش ئەوەی بگەن بە باشتی ئەوەی تریە ئینشاءالله بەهادەردانی پارە هەر ئەوە نییە بڵێ ڕقەمێکی پارەم لە کۆڵ بۆتەوە یاخۆ سەرف کراوە و کەمی کردووە نەخێر کە باسی ئاڵوودەبوون ئەکەین چۆن جگەرە زیانی هەیە و خێزان هەڵەتە شوێنێ یاخود لانی کەم نێوان ژن و مێردەکە تۆزێ ساریتیەکەوێت لەو ڕواگەیەوە ئەگەر قمارە ئەگەر مەشروبە بە هەمان شێوە مەبەست لەوە تێک نەچوونی خێزان و نەمانی خۆشەویستیە لەو ڕواگەیەوە ئافرەتیش کاتێک کە ئاڵوودە ئابێت هەروانێ بڵێ پارەکە ڕقەمەکەم بێتەوە بەڵکو لەبەر ئەوەیە کە ئەم ئافرەتە کەسێکی ئەنانی دەرەچێت باڵم بۆلم ئافرەت شەردێن بەتەنها ئافرەت بەڵام زۆرینیان ئافرەتن کە ئاڵوودەی پارە سەرفکردن بوونە کاتێک کە لەلایەنی ڕۆحانیەوە ڕووە کاتە لایەنی مادیەوە کەسێکی زۆر خۆویستی لێ دەرەچێت کە کەڵکی خێزانداری نامێنێت کەڵکی مێردەکەی نامێنێت بۆ هەر خەریکی لە ئۆنلاین داواکردنی شتە و چونە بازاڕە بە دوای مۆدیلات بکەوێت نە بە سیارەکەی ڕازیە نە بە مطبەخەکەی ڕازیە نە بە ناوماڵەکەی ڕازیە بۆ چونکە هەشتی نوێ دێ هەر دیعایەی بۆ دێ سەری ساڵانێکی بۆ دێت جەژنەکانیشە بۆی دێت ئیتر ئەو شتێک کە لە بەرچاویەتی نایەتە بەرچاوی وەکو نیعمەتێکم یاخود ئەوانە هەموو دەبێ بەلاو بنێت ئیتر لایەنی ڕوحانی پڕ بکاتەوە ئەمەشی پێ ناکرێت ئەزیان کەم تەرخەمی مێردەکەیە یان ئەوەتە خۆی کەم تەرخەمیەتی یاخود دەوروبەری خراپە وایە کە ئەم ئافرەتە کەسێکی ئەنانی دەرەچێت تا وای لێ دێت تام لە ژیان ناکات چونکە مادە هەر ئەوەندە خۆشە هەتا نیتە کە هاتە ئەو تامەی نییە زۆر بەمان ئەماوت بەس بچینە ئەوروپا غەمم نامێنێ هیچ کێشەم نێ بای قامم نێ با لە کەمپا بم بەڵام کاتی ئەوروپا ئەدگو بەس لە کەمپا دەربچم هیچم ناوێت لە کەپیشا دەرچووی وت بەس هەر شوقەیەکم بدەنێت تۆزێ وابێ کە کەڵکی میوان و شتێکی هەبێت بەخۆم شی و حاضر بکەم هیچم ناوێت ئەویشت وەرگرت دوایوت بەس ئیقامەکەم هەبێ وڵی 5 ساڵە باوکم نەدیوە دایکم نەدیوە ئیقامەکەشمان وەرگرت وڵی سەفەرێک بکەم ئەویشمان وەرگرت وتای وڵی وا بکەم هەموو حەلەکانمان بڕی کەسی و تامەشی نەبوو وما الحياة الدنيا إلا متاع الغرور جاي دنيا چییە تەنها چەند خۆشیەکی سەر لێ شێواوکەن لەوە زیاتری چتر نییە ئەمە ئافرەتە داماوەش یاخود ئەو پیاوەی کە ئاڵوودەی پارە سەرفکردن بووە ئەبینی ئەوش تام لە ژیان ناکات نە مطبەخەکەی نە ناوماڵەکەی چونکە مۆدیل تازە دێت ئیتر ئاگای لەوە نییە ئەو لەو لایەنە کە زیاد کرد لە لایەشتر کەم کردووە کە لە لایەنی مادی زیادت کرد لە لایەنی ڕوحانی کەمت کردو تا وای لێ دێت لێک ئەترازێن داوای لێک جیابوونەوە ئاکات بۆ وازانێت ئەگەر لەگەڵ ئەو مێردەیە تێک بدا لە لایەکی ترەوە لای پیاوەکەی پیاوێکی ترە ئاسوودە ئابێت لە کاتێکە هەمان کێشەی هەیە بۆ چونکە ئەم ئاڵوودەی پارە سەرفکردن بۆ تام لە ژیان ناکات بە گۆڕینی دەموچاوێکی تریز لە مەوزوعەکە ناگۆڕێ بەڵکو ئەبێت ئەم سیفەتە لە خۆی داماڵ بۆ چونکە یەکەمیشت ئەگەر ئیماندار لەبەر خوای گەورە دووەمشت با بزانێت تام لە ژیان ناکە گەر بێت و ئینسان بە دوای مادە بکەوێ بۆ لەو سەردەمی خۆمانە چونکی سەردەمێکی مادی هەمومان ئەزانین مادە پڕ بوو هەموو جێگا هەموو مەخزنەکانمان ماڵەکانمان پڕی ئەشیا بوو هەموو جێگاکەن ئەو هەم بۆکسانەی لێ هەموو کۆنتینانەی لێ کە بە هەزاران تەن فڕادرێت و ڕەوانەکرێت بۆ وڵاتە ژارەکان بۆ چونکە تام لە ژیان نەماوە یعنی لە مادە نەماوە بەڵام ئینسان کە دەست بەداری ئەوانە بوو لایەنی ڕوحانی پڕ کردەوە ئێستا و مەجلیسە بۆ نمونە خۆ مەسەلەوەی کە خواردنەکە کەمە زۆرە ترشە تفتا سوێرە تامەکەی لەودای کە بەیەکەوەینە بێکەوبوونەکە تامەدات نەک کەسێک بێت یعنی برای گوتی وڵای ئاو نەبوو لە مزگەوتێ من باب گلەی بوو لە ئاوەکەی خۆ بۆ ئاو خواردنەوە نهاتویت گرێک ئەوێ بێکەوبوونە دوو برادە دوو تەقاکردێک لە باوەشەگرین و دوو ڕسمەگرین و ئیتر زەردەخانەکەن بێکتر ئەوە لە هەموو شتێک گەورەترا ولا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طليق هیچ شتێک لە چاکەیە بەکەم مەزانە وەلەو ئەگەر زەردەخانەیەکیش بوو بەڕووی برایەکەتە ئەم زەردەخانەیە بەسمە با برسیم بێت مشکلە ئەو شەو بە ڕۆژیەوە مەتاسممان ناخۆم کەی خواردن کێشەیە بۆ قەت گلەی لە خواردن لە شتانە مەکەن بۆی کە تام لە برایەتی بکەین نەک تام لە مادە بکەیت بەچی هاتی بە پایسکل هاتی بە قیتار هاتی بە سیارە هاتی بارچ هاتی گرنگ ئەوێت تۆ ئەم برایەتی بپارێزی لایەنی ڕوحانیەکە ئەساسە نەک لایەنی مادیەکە کە بەداخەوە بۆش ئەبین لەو حەزارەتە ئێستا کە حەزارەتێکی مادیە ئەبینی زۆرتر ڕێژەی خۆکوشتن هەیە لە جیهانە لە ئەڵمانیا ساڵانە نزیکەی 10,000 کەس خۆی کوژێ لە 24 ساعتە 25 کەسە خۆی کوژێ لە ئەنجامیش لەبەر ئەوەندە لەگەڵ مادە تێکەڵاو بوونە نەگەڕانەوە بەوەی کە مادە تەنها بۆ پێویستی و دابیرکردن و ئاسانکردنی ژیانن نەک بۆ مۆدیلاتە
بۆی ئەبێ ئافرەتان زۆر لەمە شارەزا بن بۆیش حەدیثەکەی بەڕاستی زۆر هەڕەش ئامێزە کە ئەو ئافرەتانەی کە ئاڵوودە بوونە و لە هەمان کاتدا داوای تەلاقەکەن بەس لەبەر ئەوەی کە مێردەکە هیچ عیبی نییە بەس لەبەر ئەوەی کە بەدوای خۆشی دنیا بکەوێت کە ئەم حەدیثە حەزەکەم بە گوێیاندا بچرپێنم چونکە ئەو کێشانە بەداخۆ زۆر بۆمان دێت کە ئەزیاتمانەدن منیش ئەڵێم لەوانەیە ئەم دایکانە ئەم خوشکانە ئەم حەدیثانەیان بە گوێچکەدا نەچرپێنرابێ بۆیش ئەو داواکە نەگەنە بەڕاستی من ڕێزم بۆ خوشکان هەیە بەڕاستی ئەگەر تێب بگێدرن لەمە ئیماندارترن بەحەقەت یانێمە ئەوەی کە بینیمە زۆر لە زۆرشتان لە ئێمە باشترن لە ئێمە پیاوان مەزبووترن دیندارترن لە خوا ترسترن و زۆر دووربینترن بۆ منداڵەکانیان کاتێک کەم تەرخەمێک لە مێردەکانیان نەبینن سکاڵە ئاکەن ئەڵێ پیاوەکەم کەم تەرخەمە ئەڵێ پەروەردەی منداڵەکان ناکە منداڵەکان فێری کوردی ناکە لەگەڵیان فێر دانانیشێ بۆ ئەم ئافرەتە هەستپێکە مێردەکە هەست پێ ناکات لەبەرەوەی دووربینن لەبەر حەز ناکەن بەڵام ئەو باسی ئەو ئافرەتان ناکەم کە بەڕاستی هەموو شتێکیان لەدەست داوە تووشی نەخۆشی بوون نەخۆشی ئاڵوودەبوونی سەرفکردنی پارە بۆش لە حەدیث فەرمێ أيما امرأة سألت زوجها طلاقا في غير ما بأس أفرمي هرك آفرتك داوای طلاق بکە لە مێردەکەیە بەبێ ئەوەی کە هیچ لە ڕوو شەرعیەوە هیچ کێشەیەکی شەرعی هەبێت فحرام عليها رائحة الجنة ئەم ئافرەتە کە داوای طلاقەکە لە مێردەکەیە بەبێ هیچ هۆکارێکی شەرعی ئەفەرمێ حرامە بۆنی بەهەشتیش بکات حرامە بۆنی بەهەشت بکات کە لە حەدیثێکە ئەفەرمێت بۆنی بەهەشت 40 ساڵە ڕێ ئەڕوات تۆ بین قەترە گوڵاوێک دەمەتر ڕێەکە لە بۆنێکی خۆش یەک قەترە بەهەشتەیەکی گەورە ئەبێت چەند بۆنی بڕوات ئەو هەموو گوڵ و گورزارە ئەم ئافرەتە بۆنی ئەم بەهەشتەش ناکە یعنی چاوی بە بەهەشتیشان ناکەوێت بۆ چونکە داوای تەلاقی کردووە زۆر جار ئەومان بیستۆ بەداخەوە بەڵام کە باس کرد بناغەکەی لەسەر ئەگە وشەکە جوان نەبێت لەسەر زبڵە بۆیشا بینی گەیشتە ئەو مەرحەلەی کە داوای تەلاق لە مێردەکەیە بکات کە بەداخەوە ئەمە چی فێری کردووە ئەم حەزارەتە مادیە وا لێ کرد کە ئەم ئافرەتە نەخۆش بکەوێت ئەمە تەنها بەس بۆ ئافرەتیش نیە کە باسم کردووە پیاوانێکمان بینیەوە بەداخۆ یان بیستوە یان جێچکەمان کەوتووە یان لە تۆڕە کۆمەڵایەتەکانە پیاوانێکیش ئاڵوودەنە بە قومارە بەجگەرێ بە مەشروب بە بەشتانە ئەوانش بۆتە هۆکاری هەڵتەکاندنی خێزان و باشترین عیلازیش بۆ ئەو خوشکانەی کە ئاڵوودە بوون لەگەڵ دوایە بۆ ئەو پیاوانێک کە ئاڵوودە بوونە بزانن بازار هی پیاسە و سەفرە سیاحە نییە ئەڵێ با پیاسەی بە بازاردا بکەین ئەگەر بزانن بازار لای خوای گەورە جێگایکی قێزەونە باوەڕ ناکەم زۆر بستن بۆ مسکە بۆ ئەسواقەکانە کە ئەفەرمێتی ئەحەب البلاد إلى الله مساجدها خۆشەویستترین جێگا لای خوای گەورە مزگەوتەکانە کەواتە ئەبێ ئاڕاستەی دەموساومان ڕێگاکانمان بگۆڕین بەرەو مزگەوتەکانە و ئەفەرمێ و ئەبغەض البلاد إلى الله أسواقها قێزەوترین جێگاش لای خوای گەورە ئەسواقەکانە بازاڕەکانە یعنی ئەبێ ئێمە کە گوتیان کۆڕێکەیە کە گوتیان عەقیقەیەکەیە ئەبێ بە چەند دووربین جوێنە دێنە ئەو بەنزینە و ئەو پارێ و ئەو کاتێ ئەبێ تەرخانی بکەین بۆ مزگەوت بۆ خۆشەویستترین شوێن لای پەروەردگار مزگەوتەکانە کە گوتیان بازار بڵێ بازار چمان پێویستە شتێکمان پێویست ئەچین و دێن و نەک جەولەیەک بکەیت چونکە لەوێندا جێگای نەزەرە جێگای خراپەکاریە جێگای ڕیبایە جێگای لێکترازانی خێزانەکانە جێگای فاحیشەیە جێگای لە دەستدانی نوێژەکانە ئەوژێ لە کێشەکان کێشە هەر گەورەکانە چەند جەولێک بناو بازاردا بکەیت بەڵکو بازار تەنها بۆ ئەوەیە پێداویستەکانی خۆت جێبەجێ بکەیت و یەکسەر بگەڕێیتەوە چاوت لە مزگەوتەکان بێت لە میوانداری بێت لە سیلێ ڕەحم بێت لە کاری خێر بێت لە دەرسودی ڕاستە بێت لەو شانە بێت نەک لایەنی مادیەکە ئەگەر ئەومان جێبەجێ کرد زۆر بە ئاسانی واز لە ئاڵوودەبوون دێنین و پێویست ناکە هیچ شتێک تەرێک بکەین تەنها ئەوە دەمان پێویستە ڕوومان بگۆڕین بەرەو ئەو ئاراستەیە پشت لەو ئەسواقانە بکەین کە ڕۆژانە و ساڵانە معدەل لەو جێگایانە بەداخەوە ڕەزیلەکە تەواوکەریەتی باشە چونکە ئەمە جێچێکە لە نەخۆشی پیاوان وانە زانیکارم بزێ دەڕەوی بەڵکو کێشەش زۆرشمان بۆ دێت لەبەر ڕەزیلی پیاوان کاتێک بەڕاستی هەندێک باس ئاکرێن ئافرەتان من وەکو پیاو شەرمەکەم ئەڵم چۆنە بێ پیا ئەوەندە ڕەزیل بێت یعنی کاتێک کە ئینسان عەقد زەواج دەکات کە وعدێکە دات کە یەکەمیشت مارەی لەسەر پیاوەکەیەتی دووەم نەفەقەکەیەتی سێیەم سەکەن ئەوەندەی پێ بگرێت چ بەکرێ بۆی بەکرێ بگریت چ خانوێکی بۆ بکرێت ئەمە لەسەر پیاوە ئەم سێ بۆ جێبەجێ بکە بەڵام ئەو نەخۆشیانێک کە پیاو گرتوێتیەوە پێچەوانەی ئافرەتان کە ئەوە زێدە ڕەون ئافرەتا پیاوانێک تووش ئەم کێشە بن لە کەم تەرخەمی نواندن لە بەرامبەر نەفەقەیە بۆش لە حەدیث ئەفەرمێ وأي داء أدوأ من البخل
سنة خوشيكي للرزيلي خرابتر بيستر يعني بنخوشي ناوي هناوه لبرتي لبر اوي ام رزيلي واك خيزان هلطه چه سنسر افرتان سكالا كردو ياخذ ليك رازن على اوبيا وبطاي وشي كدونيتوا ناتوان اشتيك بكرين اشتيك بوم دالكان دابين ناكات او انده بالرزيلي ايكات كبراستي تاملي وكولي لبروي وشكا او دينيت لبرتي لبرك زور رزيلي انوني برامبر با مردكان با مدالكانيان بويشا اقدار رزيلي منو توش رزيلي اقدار با سوكا خواي غورا فرمي وأحضرت الأنفس الشح رزيلي من لدلي مروف دار رواندوه أصلي مروف رزيلة بوش على كاتق لبيش كداد مدال دسوا قرتوا يعني وكو تعبيله شيء فلسفية على إنسان رزيلة بلام آياتك أو بجراسكاتو كإمر رزيلين بلا خواي قورا بإيمان أمشتمان لدلي دا دردين إيمانك تسن بقوة بي أو در رزيلة كش لدلي دا كالا بيتوا بوش خواي قورا فهمي ومن يوق الشح في نفسه ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون أوي رزيلي لضليا درديني أما رزقاري بوها سيدك إما برازيلي لدايق بونا بلام إيمانك وادك كأم رزيلي سب داماليت كدامان مالي أولئك هم المفلحون أما أنا رزقاري رزقاري من لتشيش خزاني كان لتشيش دروني كان ولا قيامتي شبه شي وغراء غرامه ناكل لسر اويك كم ترخمين نواندو برامبر بخاو خزانك خويا بويش الحديثك افرمي عليه الصلاه والسلام فرمي لا يجتمع الشح والايمان في قلب عبد ابدا ام دشتا هرجيز لضلي ايمان دارك لضلي مروفك كنابته ايمان رزيلي كواتا ايمان لقى الرزيل لضل كان ايمدا لما الملاني دانا ايمانك برز بيت رزيلي دا امالي إيمانك لا وازبت رزيلك ظالبت كوات أو بيوريك بو أو إيمان داراني كبراسي رزيلي أنوين بإيمانك إخوان دابت نوا سونك أم دلا يك دلا زيجا أم دوشتي زيجا نابتوا خلاص يمكن بس أوندا كواتا نمبذر لا يخوي جورا رواية نرزيل نمسريف أي كتيما داولك إخوي جورا فرمي والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قوامة أو كصانيك النفقاء أكن نا زيد الروي أكن ونكم الروي أكن بل كل لو نيوان ددا نيوان جيري أكن أما إسلام داوى مالك نرزيل بي نزيد الروي شرع تيمان داوى لك أو زيب زيبكين أفرد تي داوى لك لجوري شرعة أما تيمبو هي مهر نفقاء سكن إنزازي سائقي من لسر واجب نية سياري بو بكرين لسر من واجب نية ناومالي الرنقا ورنجي بو بكرين مطبخي بو بقوري ناومالي بو بقوري صالانه ونيانا او انا بوي نيو بكرين لقا زوجنا كان او ما نسر نية او كايكين لبياوتي خومانا بافرتان باش اما بزانم باو نزانم بياوان خزمتكاري اوانم بلكو هردوشيان تواو كري يكدينا هن لباس لكم وانتم لباس لهن هردو تا بوشاتي يكدين عيب عاري يكتدا بوشن نقيشان خوي زالك بسر او كيتريا وابزاني ام بيا وابي هموش تشي بود زي بزيبكا لانزاز السائقي لسياره غورين لا منافسه كان ناو مال غورينا اما هيتي واجب سشان مانيه تنها بياوتي كايكين هر وقت اواني تندين كار اكن كلا بياوتي خوان ايكن لسران واجب نيه بلام لهردو لادا ابي هيتيان خوان زالنا كان بسر اويتريان اگر او ما كر بيغمان جانشي اسودا بين سري ببي نخوشي الو دبوني سرف كردن نبا بالرزيلي كردن ونبا مبذريش بويكا لحرام سرفي بكينو بالكو او داواكن كاجمرين نلا دنيا دا اترسين نلا قيامه لمرديش اترسين بو ازاني لو روانجيوا حقي خومان بيكاوا بوشيو وخزان ما بنياتناوا كخواي قبل داوي لي كردن ناون جيليكا الله بجيرينو باكش ما بين رزيلين يعني في ما بين مسرفين او خواي قبل داوي لي كردما نقص قصلوشي خلق إيمان دارش ولا يخافون لومة لائم للومي لو مكران ناترسن أو دا كم كشريعة داوي لكردما وأقول قولي هذا أستغفر لي ولكم